كمش خلاط و دیاریکی بنرخە لەلایەن پەیمانگای مێپۆ بۆ ئێوەی هەروەها ڕێگایەکی زۆر باش بەڵێ بەڕێزان هەربەرزانە پەیمانگای مێپۆ کە سەرشتی ئەم پرۆژەیە کردووە هەر بۆیە پەیمانگای مێپۆ 12 دەرخواست هەڵات ئەکرد ئەنجاموە واتە بۆ ئەوەی ئەوان بتوانن بەڕێزان بێتاو هەمیش بۆ قوتابخانەکە ئێمە هیوای هەمووشەکەتەوەبوویان بۆ دەخوازیین زۆر جوان خۆبسوود وترایەوە لێرە بتوانن داهاتووتوان کەڕووناکەکەنەوە هەروەها تەکنۆلۆژیا و ئامێرە کارەبایەکان و مۆبایلات لەگەڵ پولەوانیەتی تر پلەی هەنجەرهەمینی هەنابێت یاخود کەسی بۆ چ وشەی لەبەرکردێت کە لەوانە سوودێکی زۆر باشی سڵاوتان لەوێ بەڕێزانە و کاتەوە هەم کاتێکتان باش من هێمن ئەحمەدم خۆشحاڵم لە فیستیڤاڵی گەنجان لە ناوەندی وەرزسولاوانی ڕانە لەگەڵتانم ئەمڕۆ لە ناوەندی وەرزسولاوانی ڕانە فیستیڤاڵی گەنجان ئەنجامەدرێت کە لە ماوەی ڕابردوودا ئەو گەنجانی بەشداریان لە پەیمانگای مەیپڵ کردووە بۆ فێربوون لە زمانی ئینگلیزیدا ئەمڕۆژ ئەوانەی کە توانیانە ئاستی باش یان نمرەی باش بەدەست بێنن دیاری و خەڵاتیان بەسەردا دابەشەکرێت لەگەڵمدا بن. زۆر سپاس بەخێر بێن سەرچاوم زۆر بەخێر بێن سڵاتانەوێ بەخێر بێن خۆشحاڵ بن دیاری توێرگر بێت لەم فیستیڤالوانە سۆنەکە ئەم دیاری توێرگ وڵای هەستێکی خۆشمێ دوای ئەو هەموو هەوڵمان دوبوونە توانیان وەک ڕێکخراوێکی مەیپڵ خەڵاتمان بکەن و زمانی ئینگلیزیمان بەرەو پێشەوە بەرن بەڕاستی زۆر سپاسیان دەکەم و سپاسی خێزانەکەم و هەموو ئەندامەکانی مامۆستاکانیش دەکەم کە یارمەتیاندام بگەما و ئاستەی ئەمڕۆ لێرەکانە ئامادە بوو. چیوە کرد بەشداریان پێش بڕکێ بکەین؟ وڵام من حەزم لە زمانی ئینگلیزیە زۆر و پێشبڕکەیەکیان ڕێخز بە حەزم زانی بەشداری تێدا بکەم چونکە توانای ئاستی ئینگلیزی قسەکردنم باش و تێدا بەشداریم کردو هەڵمدا و ئەلحەمدوللاش ئەوڕۆ توانیم خەڵات بەدەست بێنم. زمانی ئینگلیزی زۆر باشە. ئەلحەمدوللا بەڵێ. وەکو باوکێک کە دەبینی کچەکەت بەشداری لە پێشبڕکەیەکی پەیمانگای مێپڵ کردو و توانوێتی خەڵات بەدەست بێنێت. زۆر دڵم پێی خۆشە ئەلحەمدوللا زۆر سپاس بۆ خوا کە سەرکەوتنی بەدەستینە و هیوادارم هەموو تەلەبەکانیش ئەوە سەرکەوتن بەدەست بینن. زۆر سپاس. وەڵا ئەڵێم زۆر سپاسی دەکەم و خۆشم دێت و سپاسی دەکەم کە ئەمڕۆ لەگەڵم هات و هانیشی دەدەم بۆی بەردەوام بوو زیاتر هەوڵ بدەم. زۆر سپاس. زۆر سپاس. فستیڤاڵی ئێمە کە ئەمڕۆ ئەنجاممان داوە بە بەشداری سەد خانم کە دەستڕەنگینن لێرە ئەم کۆمەڵە خانمە ماوەیەکە کە ئیشی لەسەرەکەین گروپێکمان پێکهێناوە لە کۆمەڵی خاتون کە بەهرە و توانایان هەیە خۆشبەختانە توانیمانە سەرکەوتوو بین لەو هەوڵدانەکە چەندین ئامانجمان هەیە یەکەم بتوانین ئەو خاتونانە تواناکانی خۆیان دەرخەن و دووەم بتوانن لە ڕێی ئەو توانایانەوە بژێوی ژیانی خۆیان دابینکەن و هەروەها لەگەڵ پەیمانگای مەیپڵ بە هاوبەشی ئەمڕۆ ئەو فستیڤاڵەمان ئەنجام داوە بۆەوەی لێرە لە ناوەندی وەرشولاوان بازاڕێک بڕەخسێنین بۆ ئەو کۆمەڵە خاتونە کە بتوانن لەو ڕێگەیەوە داهاتێک بەدەست بێنن. لە ڕگەم فستیڤاڵەوە هەلی کار بۆ خارمان بڕخسێنن؟ بڵێ ئێمە هەمیشە وەکو ناوەندی وەرشولاوان بەردەوام هەوڵمان داوە کە هەلی کار بڕەخسێنن چ بۆ کوڕان چ بۆ خاتونەکان هەوڵ و توانای هەوڵێکی زۆرمان داوە کە ئەم بازاڕە بڕەخسێنین و هەروەها پێشتریش ئیشمان لەسەرەوە کردووە بۆ کوڕەکانیش توانیمانە چەندین دەوراتیان بۆ بکەینەوە وەکو دەلاکی و چەند پیشەیەکی تر کە لە ڕێگەی ئێمەوە بتوانن بچن دوکان دابنێن یاخود لە شوێنەکان ئیشکەن هەروەها بۆ خاتونەکانیش بەو شێوەیە کە ئەمڕۆ بازارمان ڕەخساندووە لە شوێنی تریش بڵێ بکەمە دەرفەتێک پرسیاریوەت لێ بکەم پلانی ئایندە چیە وەکو ناوەندی وەرزسولاوانی ڕانە؟ پلانی ئایندەمان خۆتەزانی بارودۆخ ئێستا تۆزێنە هەموارە و بەهۆی ئەو دواکەوتنی ئەو موچانە ڕەنگە وەکو پێویست نەمانتوانێ بێ خزمەت بە خەڵکەکەی خۆمان بکەین وەکو پێویست لە ئاست ئەوەدانە بوو بین کە سوود بگەێنین بەو خەڵکەی خۆمان بۆیە ئێمە بەپێی ئەو توانایی کە هەمانە و لەبەر دەسمانە توانیمانە کۆمەڵێ
دەرفەت بۆ خاتونەکان بڕەخسێنین لێرە بازار دروستکەن و لە ئایندەشدا ئیشاڵڵا ئیش لەسەرەوەکەین کە بتوانین هەر لەو ڕێگەیەوە سانتەرێک یاخود مینیمارکێتێک دروستکەین بۆ ئەوەی بتوانین خاتونەکان لێەوە ئیشی خۆیان بکەن. باش بیم چۆنە بەشداریت لام پێشبڕکێدا کردووە؟ والله ئەو پێشبڕکێ بەڕاستی پرۆژەیەکی زۆر جوان بوو زۆر پێشکەوتوو بوو چونکە یعنی لەو پێشبڕکێدا حساب بوو ئێمە خاوەنپێدای تایبەت کراوە کە بەڕاستی زۆر ئاسان بوو دەتوانی لە ماڵی خۆت هەر کاتێک کە مەجالت هەبێت سێریوانەکان بکەیت و بە پێی مەجای خۆت و بە ئیسراعەتی خۆت سێریوانەکان بکەیت و تەمان ئەگەر شتێک ئاسان بێلات ئەوە عنی شتەکە بولا جوانتر دەبێت ولا زیرەکتر دەبێت و عنی ئەوە دەکەی کە بەژای لە شتی کەش بکەی و ئەم زۆر سپاسیان دەکەم کە ئەمن ئەوسا زۆر دڵخۆشم کە یەکەم ساڵمە بەشدار لە شتی وا بکەم چکە نەمتوانیوە بەداخۆ بەڵام ئەو ساڵ زۆر سپاسیان دەکەم کە ئەو هەلان بۆمە ڕەخساندووە کە ئەمەش توانیمانە تێدا بەشدار بین و ئەم زۆر دڵخۆشم و سپاسی ماڵشمان دەکەم خەڵاتش بەدەستبێنی ئەلحەمدولیلا و هەر شتێک لە بەناوی خەڵاتەوە بێ زۆر جوانە وەسپاسی ماڵشمان دەکەم وایە ئەمن لە خۆی بە زیاد بباوەڕم بخۆم و هاتم بۆ ئێرە بۆ سەرکەوتن بەڵام ئەگەر ئەوان لەگەڵ من نەبان و ئازیەتیان نەکێشا بە ئەمن لەو ئاسە ئێستانە دەبوو سەرکەوتە بە ئیشاڵڵا شەنگەخان دەخوێنی؟ ئەرۆڵا دەخوێنم بەس تۆزێک دواکەوتومە ئێستا پۆلی شەشەمی بناڕەتیم کاری دواکەوتنەکەت پەیوەندی بە چیوە؟ وەڵایی تۆزێک نەخۆش بوومە و باری تەندروستیم خراپ بوو بەڵام ئەلحەمدولیلا ئێستا باشترم لەش ساخیت بۆ خوازم لە خوێندە لە چه ئاستێکی دەتوێت دەداتا ببی بەچی؟ ئەمن ئێستا لە قۆناغی شەشەمی بناڕەتیمە لە قوتابخانە خانزادی بناڕەتی تەبعاً زۆر سپاس مامۆستاکانم دەکەم کە تا ئێستا لەو قۆناغی لەگەڵ من بوونە بەڕاستی زۆر هاوکار من وا دەمهەوێ لە کۆتاییدا لە داهاتوودا ببم بە دکتۆری گشتی بۆ دەتەوێت ببی بە دکتۆر؟ دەمهەوێ ببم بە دکتۆری گشتی نەخۆشخانەی بکەمەوە بۆ هەموو خاوەنپێدای تایبەتیەکان تایبەت بە ئەوان بۆ ئەوەی ئەوان کە هاتن ڕێک بێنە ژوورێ و لەسەرێ ڕانەوەستن و ماندوو نەبن و زوو چارەسەریان پێ بکەین ئینشاءڵڵا. هۆکارەکە ئەوەی پەیوەندی بە تەندروستی خۆتەوێ ها ببی بە دکتۆر؟ چونکە ئەمن بۆ خۆم ئەو شتم دیوە زۆر چوومەتە لای دکتۆر حەز ناکەم ئەوانیش وەک من لە چاڕوانی دابن دەمێ ئەوانیش ئەها ڕێک دکتۆرەکە تایبەت بەوان بێ و ڕێک چارەسەریان بۆ ئەو نەخۆشخانەیەش تایبەت نییە بە ئەوانەی کەم ئەندامن وەڵاهی ڕاستی ڕێز زۆر دەگرێت زۆر یعنی ڕێز دەگرێت و چۆن بڵێ حساب دەکرێت و ئەها خەڵکەکە زۆر پێشکەوتووە ئێستا سرت دەدەنێ و ئەوانە بەڵام هەر خۆشە عنی بڵێ شتێکی تایبەت هەبێ تایبەت بە ئێمە زۆر سپاس بژی زۆر سپاس بۆ هەیە بۆ مامکەی وەڵا لە کۆتاییدا دەمهوێ بڵێم ئەمن بەهێزم سپاس بخۆی گەورەکە و ئیرادە گەورەی داومێ وەسپاسی ماڵشمان دەکەم تەبعاً دووبارە بۆی لەگەڵ من هاتون و ئازیەتیان بە منەوە دیوە زۆر سپاسی قوتابخانەکەم دەکەم بۆ ئەوەی لەگەڵ من بۆی هیوا و ئاواتەکانم بێنمەدی زۆر سپاسی پێماگەیمە پڵیش دەکەم بۆ ئەوەی ئەو هەلایان بۆ ماڕەخساند و ویان کرد ئێمەی خاوەنپێدای تایبەت شتێدا بەشدار بین زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەو قسە جوانە و بۆ ئەو ڕێزە جوانە زۆر سپاس ئینشاڵڵا هیوادارم دەداتە بگەی بەو خەون و خولیایکە هەتا ببینین کە بەم شەوازە خزمەت بکەی کاوە خۆت لە خەونتدا سەرکەوتوبی ئینشاڵڵا سپاس دەکەم سپاس بۆ بەڕێستان و من لێرەوە دەمانەوێت سپاس و دەستخۆشی لە هەموو ئەو گروپ و ڕێکخرا و تاخم و هەموو ئەو کەسانە بکەین کە دەیان هەوێت گرنگی بە بواری پەروەردە و زانست بدرێت ئەمڕۆژ پەیمانگای مەیپڵ کە لە ڕێگای خولێکی خۆبەخشی ئۆنلاینەوە هەستاوە بە برەودان بە زمانی دووەم کە زمانی ئینگلیزیە بۆ سنووری دەبەری ڕاپەڕین
لە کۆتایی خولەکەدا هەستاوە وەکو هاندانێک وەکو خەڵاتێک وەکو دەستخۆشیێک هەموو سەرکەوتوەکانیان خەڵات کردووە بۆ ئێمە جێگای هەم دڵخۆشیە هەمیش دەستخۆشیە بۆ بەڕێزیان کە بوونە پاڵپشتێک بوونە هاندەرێک بۆ خوێنکارانمان لە سنوورەکەماندان و هانیان بدەن کە برەو بە زمانی دووەمیش بدرێت. چەندگری کە تاکو باوکان هاوکار بن لەو جۆرە پێشبڕکانە. من هەموو دایک و باوکان داوا لە هەمویان دەکەین کە دەتوانن لە ڕێگای ماڵەکانی خۆشیانەوە دەتوانن لە ڕێگای هەموو خولەکانەوە هانی ڕۆڵەکانیان بدەن بۆ پەروەردە و فێرکردن بۆ ئاستی بەرزبوونەوەی زانستی خوێنکارانیان و بۆ ئاستی زمانیان و پێویستی شە لە سەریان ئەگەر هاوکار و پاڵپشتی ئەو ڕێکخرا و تاقم و دەست و گروپانە بکەن کە ئەوانیش خولیای پاڵپشتی خوێنکارانمانن یا خودکردنەوەی خولەکانیانن. سڵاوی ماوەسە کاتی باش. سڵاو لێوە شەم کاتێوە باشتر. تا چەندگری کە دایک و باوکان هاوکار بن بە تایبەتی هاوکار ڕۆڵەکانیان بکەن کە پێشبڕکێ چاوا دەکرێت بۆی بەشداری تێدا بکەن. لەم قۆناغانەدا ئەرکی سەرەکی باوک و دایک ئەوەیە منداڵەکانیان ببن قۆناغێکی تر. قۆناغی هەر فێربوونێک لە هەر شوێنێکە ڕوودا بە تایبەتی گەشەدان و برەودان لە بواری زماندا و بە تایبەتیش ئینگلیزی کە ئێستا بۆتە زمانێکی جیهانی سەردەم زۆر گرنگە ئێمەی باوان وا لە منداڵەکانمان بکەین کە بەشداری ئەم خولانە بکەن و نەکەرم خولانە و کۆمەڵێک شتی تریشەیە بابەتی تر هەیە کە لە ڕووی پەروەردەیی و فێربوونەوە کارگەری هەیە بەدڵنایەوە زۆر گرنگە ئێمە هاندەر بین پاڵپشت بین بۆیان نەک خوانەخواستە پێچوانەکەی بێ. گرنگە لەو خولە بە تایبەتی لە وەرزی هاویندا کە مناڵەکە لە ماڵەوەن بیانێرن بۆ خولێکی ئاوا بۆی بتوانن توانای خۆیان زیاتر پێش بخەن. خۆ یەکش زۆر گرنگە ئەویش ئەوەیە کاتێک باوە منداڵەکانیان دەنێرن بۆ هەر خولێک ئامانجیان ئەوە نەبێ مناڵەکان لە ماڵ دوورخەنەوە ئامانجیان ئەوە بێ مناڵەکە فێر بێ. بەڵام دەکرێت ئامانجی تریان هەبێ بۆ منە لە باتی مناڵەکە لە ماڵی خەریکی سەیکردنی تەلەڤیزۆن و ئایپاد و تەکنۆلۆژیا بێ بێن سەرقاڵیانکەن بە خولێکەوە کە هەم سەرقاڵکردن و دوورخستنەوەی لەلایەنە خراپەکەی هەمی سەرقاڵکردن و فێرکردنیانە بە بوارێکی نوێ کە زمانە. دیاری بەدەستێناوە پیرۆزت بێت ئاست چۆن بوو پێت خۆش بەشدارتم پێشبڕکێدا کرد. بەڵێ زۆرم پێخۆش بوو زۆر سپاسی ئەم پرۆژەی پەیمانگای مێپڵ دەکەم و سپاسی دایک و باوک و سپاسی مامۆستاکانم دەکەم زۆر سپاس. فێر زمانی ئینگلیزی بووی؟ بەڵێ زۆر وشەی نوێ زمانی ئینگلیزیم باشتر بوو زۆر وشەی نوێش فێر بوو. پێت خۆشە ساڵان بەشداری لە پێشبڕکاندا بکەیت؟ بەڵێ. بەڕێ لە فیستیڤالەکە بەردەوامین لێرەش کۆمەڵێک کچی دەستڕەنجین وەستاون سڵاوتان لێ بێم کاتتان باش. زۆر سپاس دەکەم تۆ باشیت. بەشداری لە فیستیڤالدا کردو. ئەمڕۆ بەشداریم کردو بە خواردنی بریانی و زەڵاتە. هەروەها بۆ ڕێکشمان ئامادە کردو هەروەها شیرینی هەروەها یاری منداڵان و تۆ کامەن کە بەشداریدا من بە بریانی و مقابلات بەشداریم کردووە. چی وای کردووە کە بەشدار لەم فیستیڤالە بکەیت توانیتە لە ڕێگەم فیستیڤالەوە هەلی کار بۆ خۆت بڕخسێنی؟ ئێمەوەکو ئەندامانی گروپی کۆمەک بەشداریمان کردو بۆ ئەوەی بتوانین هاوکاری ئەو خوێندکاران بکەین کە باری داراییان خراپ و بتوانین بە بڕێکی کەمیش بێت جێگەیان بۆ پڕ بکەینەوە. خوێندکاری زانکۆن؟ باڵە خوێندکاری زانکۆ ڕاپەڕێنی. زۆر سپاسە. خوێندکاری زانکۆی بەچی بەشداری کردو لەم فیستیڤالە؟ ئێمە ئەمڕۆ بە شیرین بەشداریمان کردووە شیرینی کولیتۆ و خشخش و کێکی تار بەشداریمان کردو بۆی بفرۆشین و ئەرمەتی ئەو خوێندکاران بدەین کە کەم دەرامەتن. با پرسیارێک لێ بکەم سەوارت بە خوێندکاران دۆخی خوێندکارەوەندە خراپە ئێوەی خوێندکار بێن لە وانەکانی خۆتان بگرن و بێن لێرە کۆمەچیان بۆ بکەن؟ لە ئێستادا بەڵە لەبەر ئەوەی نزیکەی هەفتان هەشتا ڕۆژە موتەدا بەش نەکراوە بەڕاستی هەندێک خوێندکار هەیە تەنانەت توانێت ئەوەی نییە بێت بۆ مەزەمەش بکڕێت ئەمەش ئامادەین هەموو شتێک بکەین بۆی تاوەکو بەرداوام بن لە خوێندنەکانیان.
زۆر سپاس بەخێر بێن تۆشەم خوێندکاری زانکۆی دادەسڵاو لە تۆش بێت تۆ بەچی بەشدار کردە لەم فیستیڤالە من وەکو ئەندامێکی گروپی کۆمەک بە ئەنجامدانی چالاکی یاریکردن بۆ منداڵەکان بەشداریم کردووە چەندان یاریمان هێناوە کە گەشەی هیزری منداڵەکە پەرە پێدەدات و دەتوانێت وای لێ بکات کە توانەکانی خۆی بەکار بێنێ و لە ڕووی ژیریەوە گەشەی پێدەدات یاریەکان ئەنجام بدات ساغ بێت تا چەند گرنگە ئاور لە خوێندکارانی زانکۆ بدرێتەوە بەتابەتی وانەی کەم لە ڕووی داراییەوە توانایەکی کەمیان هەیە بۆی بتوانن وەکو خوێندکارێکی ئاسایی ژیانی ڕۆژانی خۆیان بەڕێ بکەن بەڵێ زۆر پێویستە ئاور لە خوێندکارەکان بدرێتەوە چونکە بە پێ و باردۆخی کە هەرێم تێککەوتە بەهۆی ئەم قەیرانە داراییەوە خوێندکارانی نەکتەنیا خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین سەرجەم زانکۆ و پەیمانگا و دام و دەستگا حکوومیەکان خوێندکارەکانیان گرفتار بوونە بەدەم کێشەی قەیرانی داراییەوە هەر بۆیە پێویستە هەموو چین و توێژێ بە پێی هاوکاری و توانای خۆیان لەوەی هەیەە بیبەخشن چونکە هەر چنێک بەخشی خوای گەورە چەندان قات پێتی ئەبەخشێتەوە ئێمەش هەڵساوین بە هاوکاریکردنی هاوڕێکان و هاوکارەکان و هاوپیشەکانمان بۆ ئەوەی ئەوانیش بتوانن بەردەوام بن لە خوێندن ئەگەر دەرماڵەتان بۆ سەر بکرێت ناچارە بن لە فیستیڤالێکی ئاوادا کار بکەن بۆ ئەوەی هاوکاری و خوێندکارانە بکەن لە ڕاستیان لە ڕووی باسکردنی دەرماڵەوە من ناتوانم ڕاستەوخۆ گشتاندنی بۆ بکەم بڵێم کە تەواوەتی دەرماڵە چارەسەری بابەتەکە دەکا چونکە لەوانەیە وەک خۆتان شارەزان ئاگداریشن ئەوانەی هەرێم بارودۆخیان هێندە خراپە خوێندکارەکان ناتوانێت بە دەرماڵەوە بکە بەڵام دەرماڵە دەتوانێت کرێپاسەکەی بۆ دابین بکات دەتوانێت پارەی مەلزەمەکانی بۆ هەفتەیە 2 هەفتە بۆ دابین بکە دەرماڵە شتێکی زۆر باشی بۆ پڕکاتەوە جێگایەکی زۆری بۆ ئەگرێ بەڵام هێشتا هەر پێویستیان بە هاوکاریە بۆیە ئێمە تا دواترۆپکی توانامان بەشدارە بین و هاوکاریانە بین و وازیان لێ نایێنێ کەمپینی دووشەمەی هاوکاری ئەم دووشەمەی لە چی هاتووە لە هەر هەفتەیەکە ڕۆژانی دووشەمە و سێشەممە ئێمە لە زانکۆی ڕاپەڕین بە هەردوو کەمپەسی ڕانی و کەمپەسی قەڵازێەوە سنووقەکانمان لە کۆلێژەکان و لە سەرۆکایەتی زانکۆ دادەنین و هەر کەسێ خوازیار بێ و دەتوانێت هاوکاریەکەی بخاتە ناو سنووقەکانمانەوە هەمووشی دەگات بەدەستی خوێندکاران و ئەم کارەشمان هەمووی خۆبەخشە و ئەمە لە پێناو ئەوەیە کە ڕۆژانی دووشەمە و سێشەممە هاوکاری بۆ خوێندکارەکانمان کۆبکەینەوە لەمەوە هاتووە زۆر سپاس بەڕێز نمونەتان زۆربی دەستان خۆش زۆر سپاس سڵاو لێ بێم کاتت باش تەنیشێنە باشی دەتەوێت گوڵەکان چ لێ بکەین بەڵێ وڵارەکەم دەخستم بۆی بە شازێکی جانتر دەربکە چەنە بەشدار لەم فیستیڤالە گرتووە گرنجێم فیستیڤالە چدایە وڵای ئەو فیستیڤالە بۆ ئێمەی خاتون گرنگەکە ئیشی دەستی لە ماڵەوە دەکەین لەبەرەوەی تەنها بە ئۆنلاین ئیش دەکەین لە ماڵەوە ئەم فیستیڤالە دەرفەتێکی باشە بۆی ئەمە ئیشەکانمان حرزکەین و خەڵکی زیاتر پێی ئاشنا ببێ بە کارەکانمان و کارەکانمان ببینن ئۆنلاین فرۆشیم گوڵانە خەڵک زۆر داواکات 6 مانگە دەستم بە ئیشە کردو ئەلحەمدوللا باشە بەقردێلە و مۆمیش درستی دەکەین چۆنە فێری دروستکردنیام گوڵانە بووی وڵاهی فێرکاریەکم دی ڤیددیوەکم دی لە ئینستا و ئیتر ئەو بیرۆکەیان بۆ هاتوو دەستم پێ کرد توانیتە لە ڕێگەم فیستیڤالەوە یان لە ڕێگەی کاری ئۆنلاینەوە هەلی کار بۆ خۆت بڕخسێنی بەڵێ لە ڕێگەی ئۆنلاینە بۆ خۆم ینی پێیجەکەمان لە کردەکە گەورە بێت ئەم فیستیڤالەش گرنگە بۆی کە ئیشەکانمان لە دەرەوە حرز بکەین و خەڵکی زیاتر بە کارەکانمان ئاشنا ببێت سڵاو لێ بێدا جەنەم کاتت باش فیستیڤالە کردووە وەڵاهی بەشدارین کردو بە کاری دەستی و بەرهەمی خۆماڵی خۆشمان بۆ خۆمشکم کردوون ئەوانش بۆ خۆم چاکم کردوون بەڵێ ئەرێوەڵە لە ڕووی ساڕەوە چەند وڵا لە ڕووی سەحرەوە بە 6,000 بە 5,000 بە 7 بە 8 شتەکە دەزانێ گەورە چووکەکەی دەزانێ بەڵێ زۆر کاتی زۆر دێت تاکو دروستەکەی کاتی دەوێ ئەرێوەڵە کاتێکی چاکی دەوێ بژێوی ژیانەوەندە قورس بۆ وای لە تۆ کردووە کە بێ بەشداری بکەیت لەم فیستیڤالە ئەرێوەڵا بژێوی ژیان قورس بۆ لەبانیشەوە هاتووین هیچ شتێک نەفرۆشاوە ناوەڵە هەر بۆ من پەیوەندی بەچێوەیە کارەکەی ناکار نە ئیش هەیە نەموچەشەیە جگەلوێ کە موچەنی ئیشیش نییە کەسێک مەسەل بچی بە خۆت ئیشێکی بکە شتێک بکەی نەوەڵا بژێوی ژیان زۆر قورس بووە زۆر
ئەوانە هەنجیری بەنیشاستەیە بەهەیە هەنجیری سادە و ئەوش هەنجیری سادەیەوە کۆخە سێوە ئەوە هەڵوژەی ترشا ئەوانە هەموویانە بەخۆ دروستکردن بەڵێ بەڵێ ئەرێ لەش ساقی سەر منە زۆر بێت ئافرەتی وەکتۆ شایانی ڕێزە کە بەم تەمەنەوە هاتووە لێرە دەیەوێت بژەوی ژیان بە خۆی دایم بکات هە سەرکەوتوبی ئینشاڵڵا من بەخێر بێن سەر چاوان ئێوەش بەخێر بێن سەر چاوان سەرانجا خۆ دەست خۆش سباندا ئافرەتێکی زۆر هاتوون بۆەوەی هەلیکارێک بۆ خۆیان بڕسێن وەک ئافرەتێک تاسم پشتگیری ئافرەتان ناکەی کە بەردەوام بن لە کارکردن بۆی بتوان لە ماڵەوە دەرچن و بێنە شوێنانە بۆەوەی بژێوی ژیانی خۆیان پێدا بکەن ئەگەر هەفتانە جارێک ماگانە جارێکی بێت. وڵا دەستخۆشییان لێ دەکەم هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم هیوادارم لەسەر ئەو جۆرە کارانە بەردەوام بوون خانمان لەسەر دەستی خۆیان لەسەر شانی خۆیان شان بە شانی پیا یارمەتی ماڵەوەیان بدەن ماڵ و منداڵەکانی بدەن بۆی بژێوی ژیانیان باشتر بێت ژیان و گوزارانیان باشتر بێت بە هەموو شێوەیە پشتگیریان دەکەم و لەگەڵیاندەم. سەیری کارەکان کردەوە خانمانە؟ بەڵێارەوەڵا سەیری کارەکانم کرد کارەکانیان زۆر جوان کاری دەستیە خواردنە شتە شیر نییە هەموو شتەکانیان کارەکانیان جوانە و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم هیوادارم زیاتر بەرەو پێش بچن و زیاتر لەو جۆرە بەردەوام بێت. دەستخۆشیش لە شیلان خان دەکەم هەڵدەستێم و جار بە و کارانەوە و هاوکاری خانمانە لە ڕانێ بەڕاستی سەلامەت بیاخوا زۆر سپاس.